من ناو محمد خالي الشيخة دانشوی گوندی ساوام لە 2020ەوە مەطحەمی ماسیم هەیە پێش 2020 حوزی ماسیمان هەبوو دوای 2 ساڵ لە خوێندن لە پۆلی دوازە نەمتوانی دەرەجەی باش بەدەست بێنم وازم لە خوێندن هێنا مەطحەمی ماسیم دانا هەستمان کرد کە کەشوهای گوندی ساوە کەشوهایەکی لەبارە کە کەشی باشە بۆ بەخێوکردنی ماسی بۆیە بڕیارماندا حوزی ماسی دروست بکەین و لە پاش حوزی ماسیش مەطحەمی ماسیمان داناوە بە خۆمان ماسیەکانمان ساغ دەکەینەوە. ئێمە ڕۆژانە حەلەف دەدەینە ماسیەکانمان حوزەکانمان هەمووی ئاویکانیە ئەو ئاوە شوا دەکات ماسیەکە گۆشتی خۆشتر بێ و تەندروستترش بێت چەندین مەترسی لەسەر ماسی هەیە ئەوەیە کە ساڵانە نەخۆش دەکەوێت یان وەکو تورگە سەگاوە کە بە شەوان دێتە ماسیەکان ئێمە بە شەوان لێرە نین ئەوش دێت ماسیەکان دەخوا ماسیەکان لەبەر هەندێک دەترسێن یعنی ئەوش کار دەکات سەر گەشەی ماسیەکان کە بە شێوەیەکی باش گەشە ناکەن کە ماسیەکە بترسێ ئەو حەلەفەی ئێستا دەدەین بە ماسیەکان لە چووری هۆڵەندیە تەنی بە 1,100,000 لەسەر ئێمە ڕاوەستاوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوکاریەکی ئەو فەلاحانە بکە کە وەکو ئێمە پرۆژەی بچووکیان هەیە کە بتوان پرۆژەکانیان فراوانتر بکەن و بەرهەمی زیاتر بخەنە بازارەوە بۆ کوبی دوور بین لە بەرهەمی دەرەکی و بەرهەمی ناوخۆ تەندروسترە. ێژێکی زۆر لە حوزەکان لە گوندی ساوە دروست کران بەڵام بەهۆی پاڵ پشتینەکردنی وەزارەتی کشت و کاڵەوە بە چ لە ڕووی حەلەفەوە بی لە ڕووی بەسکەماسیەوە بی زۆر لە جوتیارەکان تووشی زەرەر بوون وازیان لە بەخێوکردنی ماسی هێناوە ئێستاش داوا لە وەزارەتی کشت و کاڵ دەکەین کە هاوڕێکی جددی لە فەلاحەکان بداتەوە چ لە ڕووی حەلەفەوە بیان لە ڕووی بەسکەماسیەوە بی تا زیاتر ڕێژەی ماسی لە گوندی ساوە بەرهەم بهێنی. ناوم یاسین خالی شێخە لێرە لە سەر پرۆژەی ماسیەکان کار دەکەین لەگەڵ براکانم هاوکارین من زیاتر چاودێری نافۆڕەکان دەکەم ئەو نافۆڕانە سوودی زۆریان هەیە بۆ ماسیەکان بە تایبەت ئەگەر ماسیەک گەورەتر بێ ئۆکسسیجینی پێویست دەدا بە ماسیەکە و وا دەکات گەشەی زیاتر بێ لە ماسیەکە. ماسیەکان یەکەم جار خاوی نەکەینەوە دین لەو سەرەی ماسیدا دەنین بەس خۆی لێ دەدەین هەتا ماسیەکە تەواو دەپژێ بەو شێوەیە پاشان ئەگەر تۆ سەر خواستی مشتریەکە ئەگەر حەزی لێبی ترش بی یان تیژ بی یان هەیە بە سادەی ئەوێ ینی بەس خۆیە بی ئەوەش ینی زۆر بەسوودەکە بەس خۆیەکە بی زیاتر مشتری هەیە داوا ترشی دەکە ئەمەش کە بە لیمۆ یان بە لێمونزی ترش دەکەی پاش ئەوەی کە من و یاسینی برام دەرەجەی پێویستمان نەینا لە پۆلی 12 بڕیارماندا مەطحەمی خۆمان هەبێ کە ئەمەش لە گوندی ساوە ڕێژێکی زۆر لە حوزی ماسی هەبوو کێشەی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هەبوو
کە مەطحەمی ماسیماندانا توانیمان ئەو کێشەیە چارەسەر بکەین کە زیاتری ینی نەک لە گوندش لە دەروی گوندش ماسیەکان هاوردە بکەین و